وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ بڕیاریدا کە لە مەودووە هەر هاوڵاتیەک لە چینەوە بێتە هەرێمی کوردستان پێویستی بە پشکنینی PCR هەیە و دەبێت نێگەتیڤ بێت و کۆمەڵێک ڕێکاری جیا بۆ هاوڵاتیانی چین دەگرنە بەر. ئەمە لە کاتێکدایە کە چین شەپۆلێکی نوێی کۆرۆنا و پەتای تێدا بڵاو بووتەوە. هەچەنە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO گوتی کە ئێمە وا دەزانین وا بۆی دەچین کە هیچ گۆڕاوێکی کۆرۆنا لە وڵاتە بڵاو نەبوو بێتەوە، بەڵام وا پێدەچێت کە شتێکی سیر لە چین ڕوو بدات. لە بەرامبەر ئەم قسانەی کە لە وەزارەتی تەندروستی کراوە، چینیش کۆمەڵی قسەی هەبوو کە هەفتەی پێشوو گواستمانەوە. وەزارەتی دەرەوەی چین دەڵێت ئەو وڵاتانەی کە ڕێکاری تایبەت بەرامبەر بە هاوڵاتیانی چین دەگرنە بەر، واتە داوای ڕێکارێک دەکەن کە لە هاوڵاتیانی دیکە داوای ناکەن، ئێمەش ڕێکار بەرامبەرەوان دەگرینە بەر. ئێستا دەمەوێت لەگەڵ دکتۆر شیروان ڕەحمان پسپۆڕی هەنا و کارەندەمزانی لە هەولێرەوە قسە بکەم لەسەرم بابەتە. سڵاو لێ بێ کاک دکتۆر، دەمێ بزانم ئێوە بڕاتان وایە کە ئەم شەپۆلەی کە لە چین، ئەم شەپۆلی کۆرۆنایی لە چین بڵاو بۆتەوە، شەپۆلێکی نێوخۆیی بێت بە بۆنەی ئەوەی کە کارنتینە و ڕێکارەکان لابراوە یاخود دەکرێت دووبارە مەترسی بێت بۆ سەرجیها؟ سڵاو لە بەڕێستان، بەڕاستی شتێکی هەندێک سەیرە، ئەوش ئەوەیە ماوە چین شتێکی نوێ سەر هەڵدەداتن بە هۆکاری ینی سیاسی و ئابووری، لەوانەیە ڕاست و دروستی بابەتەکان هەندێک دەستکاری بکرێتن هەتا بە شێوەی ڕاست نەگاتە وڵاتەکانی دی. ئەوەیە وەکو جۆرە ململانەیەکی ئابووری و زۆر ململانەیەکی سیاسی وای کردیە ئێمەی دکتۆریش ڕاستی تەواوکە نەزانین کە بە برێن سەتاسەد چ ڕوویدایە لە سین، چونکو ئەمە هەندێک زانی با برێن شارەزایمان هەیە لەگە چین، هەندێک جار چتی شاردیتەوە، ئەوش لە 2002 شاردیەوە، لە 2019 هەندێک شاردیەوە تا ئەو حدەی تەواو بڵا بووە. بۆیە ڕاستیەکان بە پێی ئەو سەرچاوانەیەکەوە ئەمە جێمان لێ بووە و هەردوو ئەگەری هەیە کەەوە دیسان کۆرۆنەبی سەری هەڵدابیتەوە. کۆرۆنەش ماوە و دەمینێ و کۆتایی پێنایەتن لە هیچ وڵاتێک، چکە ئەوە ڤایرۆسە تازە پێدا، بەڵام گۆڕانکاری بەسەدارێتن. ئەوش ئێستا هەیە کە گۆڕانکاری بەسەداهاتووە. ئەو یەک و دووش ئەگەری ئەوەی هەیە کەەوە دیسان زۆرێک بی لە بابلێن ئینفلەوەنزە و یان جەماعەتی سارس و ئەو خێزانەی لەو ڤایرۆس هاتانەیە، هەردوو ئەگەری هەیە. ئەگەر باس لە ئەگەرەکان بکەین، بۆ نمونە ئەگەر کۆرۆنا بێت و سەری هەڵدابێتەوە لەبەرەوەی کە کەرنتینە لابراوە لە وڵاتەکەدا، ئەمە تا چەند مەترسیە؟ ئەی ئەگەر ئەمە گۆڕاوێکی جیاواز بێت و سەری هەڵدابێت، ئەمەیان تا چەند مەترسیە بۆ سەر جیهان بەگشتی؟ بەڵێ خۆی ئەمە بەرگری جەستەمان بە شێوەیەک ینی باڵێن دیزاین کراوەکەوە دوو بەشی سەرچیە. بەرگرێکی سروشتیمان هەیە لەگەڵمان هەیە، توانایەکی باشی هەیەکەوە خۆی بپارێزی، بەڵام زانیاری خەزمکراوینە لە مێمۆری نییە. بۆی ئەوەی ڕوویدە لە 2019 و 2020 ئەوە بوو جۆرە ڤایرۆسێک مەلوات بە ناوی سارس-کۆڤ-2 بابلێن کە کۆڕۆنی دروست کرد، بۆیە کەس بەرگری دیشیوەی نەبوو، زۆر نوێ بوو. ئەوە بوو کارە ساتەکان ڕوویدا. ئەوەی ئێستا ئەگەر بێت و کۆڕۆنەبی و خۆی گۆڕیبی بە شێوەیەک ئەو پازدارەکان ینی تەفرەکانی کە لێ ڕوویدایە زۆر گەورە نەبی، زۆر نەبی، ئەوە دیسان بەرگریمان باە ئەوەندەی دەبیتن کەەوە لەلایەنی کەم کوشندە نەبیتن بۆمان. ئەوی ئێستا لە کوردستان لە جیهان ڕوودەداتن ئەوەیە کە ئینفلەوەنزە و یان ژەوانی کۆڕۆنەکە گۆڕاوەکەیە کوشندە نییە بە تاهڕادێت یەکزار زۆر، بەڵام شەڕەکە دوورە لە بەرگری و مابین ئەو ڤایرۆسە نوێ. بۆیە ئەگەری زۆری هەیە کۆڕۆنەبی هەندێک گۆڕانکاری بەسەداربی، ئەگەریشی هەیە جۆرەشکەبی لە ڤایرۆسی، بەس دیسان دووبارە ئەمە ڕاستی و دروستی بابەتەکە لەی سەرچاوەی باوەڕ پێکراومان نییە. دکتۆر بڕام وای ئاگاداریش بن کە ئەم پەتای RSV و چەند پەتایەکی دیکە و کۆرۆنا و هەمووی لە بەشێکی لە وڵاتانی ئەوروپا بڵاو بۆتەوە، بەتایبەت لە بەریتانیا و ئێستا وردە هاتوۆتە لە وڵاتانی نزیکی خۆشمان بڵاو دەبێتەوە. بۆچی ڕێکات تەنها بەرامبەر بە چین بگیرێتە بەر لە کاتێکدا چین دەڵێ مادام پەتا هەیە و کۆرۆنا هەیە دەبێت لەگەڵ هەموو وڵاتان بە یەکسانی مامەڵە بکرێت؟ ئایا ئەمە گونجاوەکە لەگەڵ چین بەجیا ماوەڵە بکرێت و لەگەڵ وڵاتانی دیکە بە ئاسایی یاخود دەبێت ڕێکار تند بکرێتەوە بۆ هەمووی؟ هەروەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد لەبەر ئەوەی ئەمە بابرێن هەندێک یادگاری ناخۆشمان هەیە لەگەڵ چین،
ینی ڤایرۆسە کوشندەکە لە چینەوە هات با بڵێن و ئەوانیش بەداخەوە ینی شتەیە لەبەر هەندێک دیسان سیاسی بی ئابووری شتەیە دەشارنەوە لۆی بەڕاستی وڵاتان زۆر متمانیان نمایە بەچین پاش ئەوەی ئەو چەند میلیۆن کەسە گیانی دەستدا لە ڤایرۆسەکە بۆیە یانی شتی ناخۆشمانەیە شتی تاڵمانەیە لەگەڵ چین کەواتە ئێستا ئەم بڕیارە بۆ چین دروستەوە پێویست ناکات ڕێکاری ئاوە باران بەر هەموو وڵاتان بگرینە بەر ئێوە دەڵێن وانە ئەوە بەڵێ ئەوە جاری یەکەم نییە ینی بڵێن ئەوش قسەی من نییە برم بە دکتۆر شێروان ئەو قسەی وڵاتەکان دیشە جاری یەکەم نییە لە چین شتێکی بەترسمان لێ بێتن بۆیە کە دووبارە دەبتەوە تو ئەگە بچێ مارکێتە چی ئێستا بچە مارکێتە چی پەنیرێکی بکری ماسە خوانێکی بکری تووشی ژانەزگەکی بی برێونەری جاری جۆن لێ دەترسێ جاری سێم لێ دەترسێ ئەوجاگە دوسێ جار لەسەر چاوەکی کانیەکی ئاوی هەبوو ئاو لێ خواردەوە تووشی ژانەزگی بووی لەوانەیە جاری دووەم سێم زیاتر ئاگال لە خۆی دەبی ئەوش هۆکارە سەرچەکەیەکەوە ئێستا زۆری وڵاتەکان زۆرە مامەرش تایبەت دەکەن لەگەچی بەڵێ دکتۆر شیروان ڕەحمان پسپۆری هەناو کارەندامزانی زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵم